الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. غمري خواه صلى الله عليه وسلم لفرموديك هوشداري من بيداو سرنج من راك يشب ولا أمروجة كبيرين كأفرمي أكثروا من ذكر هادم اللذات الموت. فرمي خلقينا زور بیر بکەنەوە لە ناوبەری خۆشیەکان کە چییە؟ کە مردنە. ڕاستی خەڵکی ئەمڕۆ هەمووی لەسەر زەوی وا ئەژی ناڵی ڕۆژە لە ڕۆژانە مرێ کە بێ ئاگابوون لە مردنیش تیاچوونتە بۆ هەتایە و بە ئاگابوون لە مردن و هەبوونی هۆشت لە لای ڕزگار بوونتە لەی بە ئیزنی ئەڵڵا. الله سبحانه وتعالى لقرآن فرمي أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون. أي خلقينا وا حسابك إما خلق ما كردون وهنا وما نتبون لسرم دنيا أم همنا ذو نعمة من بسر رجانون أم جيانا من بي بخشيون رجل رجان ناقرين وبلا من بوشي كرداريك ناكن بي رزقار بۆچی کردارێکەکەن ئەسڵەن پێی تیاچن، بۆچی بە قسەی پەروەردگاری خۆتان ناکەن، بۆچی نافەرمانیەکەن. وێ بەڕاستی ئینسان زۆر گرنگە ئەم ڕۆژە و ئەم کاتەی لەبیر بێت. رسول الله صلى الله عليه وسلم نەسیحەتی کێگەر هاوڵەکانی خۆی کە باشترینی ئینسانەکانی سەر زەوی بوون، پێوتن ئیخوانی لمثل هذا فأعدوا. فرمو أي براكانم بۆ هاوشێوەی ئەوە خۆتان ئامادەکەن. ئێمە ئەمڕۆ لەسەر جەنازەی ئەو پیاوە وەستان نوێژمان کردەوە هێنامانەتە سەر قەبران و لەسەر گۆڕەکەی وەستاوین. لەواتێ چەند دەقیقەیەکی تر یەکێ لە ئێمە بە هەمان شێوە بهێن. ئەمە سەفەرێکە هەموومانە بێ بیکەین. بەستر هەمانە ئەڕوا هەشمانە دواتر بە دوای ئەوە ئەڕوا، بەڵام هەموومان بەیەکەگەینەوە لای هەمووشمانە بێ و سەفەرە بکەین. بەڵام بۆچی چەند ساتێکی دنیا کە لە ڕۆژی قیامەتە زیینووە کرێنەوە کەم لەبیثتم فی الأرض عدد سنین قالوا لبثنا يوما أو بعضا. 80 ساڵ ژیاوی 70 ساڵ ژیاوی ئاگات لەم گۆڕە نەبووە، ئاگات لەم ژیانە نەبووە کەیەتە پێشت زیینووە کرێتەوە پێتەوترێتەوە چەند ژیاوی لەسەر زەوی. ئەڵێ ڕۆژێ یا بەشێک لە ڕۆژە. بۆ ئەوە بۆ ئێمە قیامەتێکی هەتایی لە خۆمان تاڵکەین، لە خۆمان بکەینە عەذابێک پاچ. بەڕاستی ئەو پەڕی تێنەگەشتنە لە دین و دنیاش تۆ ئاگاو لە قەبر دەبێت، کاری بۆ نەکەی، خۆتی بۆ ئامادە نەکەی. داخەوە زۆر کەسیش هەتا نەگاتە ئێرە بیری ناکەوێتەوە. ئەلهاکم التەکاثر حەتا زۆرتم المەقابر. کۆکردنەوەی سەروەت و سامان بە دەستهێنانی دنیا پلەپایە ئەلهاکم بێ ئاگای کردن، مەشغوڵی کردن حتا ئەو دقەی کە خۆتانەکەن هێرە. یعنی ئێستا لەوانەیە لەناو کەس و کاریا کەسانێک هەبێ بڵێ بۆ من زۆر باش نەبووم لەگەڵ، بۆ زۆر سەردانم نەکرد، بۆ چەند مانگە نەمدیوە، بۆچی تا لە دنیاە بوو بەدڵی خۆم باوەشم پیان نەکرد، بۆ بیلە خۆکەرەوە تەکافر نەهێش. بەڵام کاتە تێرە جا پەشیمانی دادیش نایە. و ئینسان خۆشی کاتێک کە داخڵی گۆڕەکرێەوە بە خۆیڵە یا لەیتەنی خەدەمت لحەیاتی، خۆزگایە بۆ ئەم ڕۆژە شتێکم پێشخستە. هەر چەنە کردداری باشیشی هەبێ هەر ئەڵێ یا لەیتەنی خەدەمت لحەیاتی. پێشینانی ئێمە بەردەوام ئەویان بیری یەکترە خستەوە. هەڕەمی کوڕی حەیانە فەرمێ ئۆیسی قەڕەنی گەورە تابعی کە رسول الله صلی الله علیه و سلم بە پیاوچاک ناویە بە و بە سەحابەکانە فەرمێ ئێوە پێیگەشتن داوای دوعای خێری لێ بکەن. ئەفەرمێ بەوە بوو بۆ پیاوە بەردەوام بیری لای مردن بوو. ئەفەرمێ هەر کەسە بیوتە نەسیحەتم بکە ئەوت پێی تۆ ئەمری وا مەژی کەنا خۆ مردن پیر و گەنج و ئەوانە ناخوێنن، هەرچەنە ڕاش بکەین لێ ئەو بەرەو پیربانێ. لدوامانەوە نییە. الله سبحانه وتعالى فرمي قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. ئەو مردنەی ئێوە ڕاکەن لێی
ڕێجیمەکەیت و خواردنی ئەمە ناخۆیت و خۆ لە سەرما پارێزیت و خۆ لە گەرما پارێزیت و باشە خەویت و باشە هەڵەسیت و باشە ئەمە هەمووی بۆیە تۆ بمێنی و تەندروستی و ساغ و سەلامەت بی بەڵام مردن چییە؟ ئەفەرمێن ملاقیکن بەدواتەوە نییە ئەسڵان تۆ کە ڕائەکەی لێی وازانی ڕاکەی لێی بەڵام بەرە ئەو ڕاکەی پێتەگا وەستێن تەواو لێرایەتە تۆ بێ محاسەبە بکرێت بۆیە بەڕاستی ئەوەی خاوەنی هۆش بێ کە جەنازەیەک ئەبینێ کە ئاچێتە سەر گۆڕێک پەندی لێوەرەکرێت هەڵێ با ڕۆژێ لە ڕۆژان کە هاتمە ئەم جێیە شتێکم پێ بێ با بتوانم بۆ خۆمی بکەم بە باخێ لە باخەکانی بەهشت رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ قبر لەو دوانە زیاتر نییە یا باخێکە لە باخەکانی بەهشت یا چاڵێکە لە چاڵەکانی ئاگر پەنا بە ئەڵڵا و فەرمێگە لێی ڕزگارێ ببێ ئیتر دوا و ئاسان هەر ئەوەندەیە جوابی ئەو سێ پرسیارەت پێدرایە من ربك ومن نبيك وما دينك جوابی ئەو سێ پرسیارەت پێ بدرێتەوە لە دنیاە لەسەری ژیابی تەطبیقی کردبێ بەئیزنی ئەڵڵا تەواو دوا و ئاسانە دوا ئەو خۆشە بێ ئەسڵەن تۆ ئیسراحەتەکەی لە ژیانی دنیا کە ئەم دنیاە بۆ ئینسانێک ئیماندار بێ رسول الله صلی الله عليه وسلم بەچی ناوێ بە سجن الدنيا سجن المؤمن سجنی ئینسانی ئیماندارە وجنة الكافر وبو كافر بهشتة وكلي درجة زور حسرتي بولك إن شاء الله بهشتة والله من إنسان إيماندار لبر أوهم نارحتي يتبردمي أوهم بشرعي أي بيني وهيج ده صلاتك إشينية جياني دنيا بوي وقص الجنون كأمري سراحتك أبوي رسول الله صلى الله عليه وسلم يفرمو إيوا لدو حالة يبرناك يا خوتان إسراحتك وأحوانه يا خلق ليتان أحوانه خلق يجي الشر وانا زوره خلق واخوات يمي بمري وتنجاتي بردس دي خلق يجي ابو شوا خوي مرتاح به اسودا به لو اني دواي خوشي خلقك بجابه يلا او انا راح وبراسي اقاداري امر جبين همو من بيجين لخيال من نيكي ندرو كبراسي شيطان نفسي خوش من اوي خوش من لا ام شغلنا كهمو ماني نناوي ما شابك هر ناويشي لبير كرام او جنازه بين يجي جنازاك جنازه كدان جنازه قلب ناويشي نما هم ما مال جابويا قال ما عقل ما نبي بندي له ورا قريب بوجياني خوما هر مردويك ك اينيجين ولا قال عينا غورسان اورينو اگر بيت ولا همو جيان معنا هر يكيان دتاوان مانواس بيلي بينه دچاك بخينا جيجي صالحا بس بخوا همانا لقال هزاران جنازه هاتوا بخوا وازي لتاوان يجبون ينبا شاكي كيش بين جام ندراو اسلواني تاي بلي برسي بلاي كان صاله لقال جنازه ديتون يجيباني بجمعتنا 20 صالين 6 صالين يبو فنورداك يبو نازاني او نيجا رسول الله صلى الله عليه وسلم الصلاه نور لو نيجا هي جنا غورت ويما ليره وستاوين بو نو وستاوين بۆ خۆمان وەستای پەندی لێ وەربگرین شتێک لە هەڵەکانمان چاکەین شتێک لە کەم و کوڕی تیامانایە پڕیکەینەوە چکە بەڕاستی گۆڕ سامناکە رسول الله صلى الله عليه وسلم لێ ترسای فەرموو ما رأيت منظرا أفظع من القبر قط هیچ دیمەنێ بەقەر گۆڕ منی نەترسانەوە کێوا فەرمێ رسول الله باشترین ئینسانی سەرزەوی لە ئادەمەوە تا خاتەم تۆ لێی ناترسی خۆ لە بە باشترە زانی يعني خول رسول الله صلى الله عليه وسلم في باشترى بأساني رزقاره بيه يخوش يفرموشي أي فاطمة أنقذي نفسك من النار ولو بشق تمرة فوالله لا أغني عنك من الله شيئا أي فاطمة خود رزقارك لا أقرب بخشيني لا تخور ماجبور سيان بالله سود منابي بوت يعني هرك داري خود سودي بوت هو خلق الرواته وكسوكا هو مالو سرود سامايش دولة دابا شكله تو چي يعني تيرا بس كداري باش بيتا سرفرازي بير نيت ياچي يكيغلا منالكاني انصار امري منال باشا رسول الله صلى الله عليه وسلم ينيجي فرمودك صحيح مسلمه فرميك قارا وعائشه خاتون فرمي بودرن قرايتو فرمي منالك انصاري مردبو بخاك ما اسفا فرمي هنيئا له عصفور من عصافير الجنه فرمي نوشي بيه خوش بخته شو لك قالت شو لك كاني بهشت فرمي وما يدريك يا عائشه تو شو زاني
تۆ چوزانی فەرمووی والله لا أدري ما يفعل بي وأنا رسول الله صلى الله عليه وسلم نازانم چیم لێکرێ و پێغەمبەری خوام صلى الله عليه وسلم. لروايتكي مسلمة فرمي الله جل جلاله خلق الجنة وخلق نار وخلق لهما أهلا باشي دروس كردو أقري دروس كردو أهلي شبو دروس كردو يعني تو تنانت أقر بيتو من دالك يجبينا بأمين بيلي سيدو بيا زلو زلامي لا شي أمين والله باشي خوش وبراسي قرنقا فندي ليور بقرين بخو ما نابشينوا وأحقترين كاس بوي كفندي ليور بقرا كسكاريت بەڕاستی هەمووتانیان ئاواهی هەمووشمان دێن لەسەر کەسمان ڕاناوەستێ یەک بە یەکمانە بە ئەو مردن بەڵام خۆشبەختی بۆ کەسێک کە ئەگاتە ئەوێ و زانیویەتی کێ پەروەردگارێتی پەرستوێتی زانیویەتی کێ پێغەمبەرێتی دوای کەوتووە وەکو ئەو دینەکەی تەطبیق کردووە و زانیویەتی دینەکەشی چییە نەک پێی بڵێ کەلیمەی ئەڵڵا یعنی چی نەزانێ حەت کەلیمەی ئەڵڵا کە ناوی پەرسراوەکەیەتی بەحەق پێی بڵێ محەممەد صلى الله عليه وسلم چەند ساڵ ژیاوە چەند ساڵ پێغەمبەری کردووە نەزانێ بەس یاریزان بزانێ ئەکتەر بزانێ گۆرانی بێژ بزانێ هەمووی بزانێەوە پێی بڵێ دینەکەت چییە نەزانێ بەڵام هەرچی میهنە و پیشە و کار و کەسابەت هەمووی بزانێ علامەتیەوەی بۆ خۆی تیاچوو داواکارم لە الله سبحانه وتعالى زبانی ثابت بکە و جوابی پرسیارەکانی ناوگۆڕی پێ بدرێتەوە داواکارم لە الله سبحانه وتعالى سەبووری کە سوکاریشی بدا داواکارم لە الله جل جلاله زبانی ثابت بکە و جوابی پرسیارەکانی ناوگۆڕی پێ بدرێتەوە یەکێک بمێنێتەوە لە لای تاوەکو نیو ساعاتێ بەس دە دوعای خێر زیاتری شتێ مەکەن و دوای نیو ساعاتەکە ئینشاءالله بگەڕێنەوە ماڵەوە والحمد لله رب العالمين.